دەنگی کوردستانیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر 2تان پێشکەش دەکەین. شاندێکی 39 کەسی با پێشەنگایەتی پلاتفۆرمی ئاشتی و ئازادی ئەوروپا با مەبەستی ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەرەوە جەلان سەردانی تورکیا دەکەن. شاندەکە لە ئاکادمیسیەنەکان و ڕۆژنامە نووسان و نووسەران و سیاسەتمەداران و پارێزەران و سندیکەکان پێکات و لە نێوان 1 و 2 تەمموزدا لە ئێستانبول دانوستاندن ئەنجام دەدەن و مەبەستیشیانە سەردانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵاه ئۆجەلان بکەن. پلاتفۆرمی ئاشتی و ئازادی ئەوروپا بۆ هاوکاری و بڕەودان با چارەسەری دیموکراتیکانەی پرسی کورد و پرۆسەکە کە کەمپەینی دەمەوێت دیدار لەگەڵ عەبدوڵڵاه ئۆجەلان ئەنجام بدەمی لەسەرڕاستی نێونەتەوەی دەست پێ کردووە. بەم مەبەستەش لە قۆناغی یەکەمدا کەسایەتیە کاریگەرەکان لەسەرڕاستی نێودەوڵەتی نەتەوەیی و وڵاتانی ئەوروپا باپڕکردنەوەی داواکاری داوا لە وەزارەتی دادی تورکیا دەکەن بچنە دوورگەی ئیمراڵی و دیدار لەگەڵ ڕێبەرە ئۆجەلان ئەنجام بدەن. شاندەکە لە سەرەتادا و لە ڕۆژی 1 تەمموز سەردانی نووسینگەی یاسایی سەدە دەکات و کە وەک نووسینگەیەکی یاسایی کاری پارێزەری لە دۆسی ڕێبەرە ئۆجەلان کار دەکات و دواترش لە هەمان ڕۆژە سەردانی دەم پارتی لە ئێستانبول دەکەن. بڕیاریشە دواتر لەگەڵ تونجەر باقیرخان هاوسەرۆکی گشتی دەم پارتیدا کۆ ببنەوە. لە بەردەوامیدا و لە ڕۆژی 2 تەمموز دانوستان و کۆبوونەوەکانی شاندەکە بە ئەنجامدانی مێزگردێک بەردەوام دەبێت و لەوێدا پێوەست بە چارەسەری پرسی کورد و دەرفەتی هاوکاری نێودەوڵەتی گفتوگۆی کراوە ئەنجام دەدرێت و هەروەها لەوێدا چۆنیەتی بەهێزکردنی کەناڵەکانی سیاسەتی دیموکراتیک و دیدگاکانی چارەسەری ئاشتیانە هەڵدەسەنگێندرێت. وابڕیاریشە لە کۆتایی کۆبوونەوەکە و سەردانەکانیاندا بە ناوی شاندەکەەوە ئەنجامنامەیەکی هاوبەش بڵاو بکرێتەوە و شاندەکە دوای ئەنجامدانی کۆبوونەوەکانیان تورکیا بەجێ دێڵن و دەگەڕێنەوە ئەوروپا. سکرتێری گشتی لۆمباردیای سندیکای کرێکارانی پەروەردەی ئیتالیا ماسیمیلیانۆ دیکۆنکا پێوەست بە بانگەوازیەکەی ڕێبەرە ئۆجەلان بۆ ئاژانسی هەواڵی فرات قسەی کرد. دیکۆنکا جەختی لەوە کردەوە کە بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکە کۆتایی نییە بەڵکو دەستپێکی سەردەمێکی نوێ و وتیشی پێم وایە بڕیارگەری ئاوارتن و دەست بەردان لە چەکۆڕووکردنە دیالۆگ باشترین چارەسەری ئەم سەردەمەیە. هەروەها دیکۆنکا ئاماژەی بە ئایدیا و پارەدایمەکانی ڕێبەرە ئۆجەلان داوتی هەڵگری ئەو هێزەیە کە دەتوانێت کۆتایی بە هەموو شەڕ و ئالۆزی و قەیرانیەکانی جیهان بهێنێت و جەختیشی کردەوە بانگەوازێکی ڕێبەرە ئۆجەلان نەک تەنها بۆ کوردان بەڵکو بە گشتی لە ڕووی سیاسەتی یەکگرتوویەوە ئاماژەیە بۆ گۆڕانکاریەکی گرنگ. دیکۆنکا هەروەها دەستنیشانی کرد بۆ سەرکەوتنی پرۆسەکە کە بەرپرسیارەتی مەزن دەکەوێت ئاستۆی کۆمەڵگەی نێونەتەوەیی و وتی پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەییش ڕێز لە پێوانە نێونەتەوەییەکان بگرێت و بۆیە پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەیی تورکیا پەیوەست بکەن بەوەی کە بە پێیستاندار و پێوانە نێونەتەوەییەکان بجوڵێتەوە. هەروەها باسی لەوەش کرد کە بۆ سەرکەوتنی پرۆسەی ئاشتی هەنگاونانی سیاسی و یاسایی لەلایەن دەوڵەتی تورکەوە گرنگ و کاریگەرە و بۆ ئەمەش جەختی لە ئازادی جەستەیی ڕێبەرە ئۆجەلان کردەوە و بە هەنگاوی پێویستی سەرەتایی ناوی هێنا. دیکۆنکا لە قسەکانیشیدا ڕایگەیاند دەبێت توێژینەوە لە فکر و ئایدیاکانی ڕێبەرە ئۆجەلاندا بکرێت و بە دیدگای چارەسەری وەربگیرێت و لەمبارەیە وتی دەبێت لێکۆڵینەوە لە سەرفکرەکانی بەڕێز ئۆجەلان بکرێت و هەروەها بە هەموو لایەکدا بڵاو بکرێتەوە و درێژەی پێ بدرێت. وتیشی فکرەکانی بەڕێز ئۆجەلان تەنها پەیوەستدار نین بە پرسی کوردەوە بەڵکو پرسی بنەڕەتی ئەمڕۆی جیهان پرسی دیموکراسیە. دەبێت چارەسەرێکی نوێ بۆ ئەم پرسە بدۆزینەوە و ئەو چارەسەریش لە نێو فکرەکانی بەڕێز ئۆجەلان و مانیفێستۆکەیدایە.
لە دەیەمین کۆنگرەی کۆمەڵگەی ئازادی بریتانیا لەسەر بنەمای رەخنە داینە پراکتیکەکانی پێشوو بەڵێنی جێبەجێکردنی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕەبەرۆجەلان و سوسیالیزمی کۆمەڵگەی دیموکراتیک درا. لە کۆنگرەکەدا هەفسەرۆکی کۆنگرەی گێل ڕەمزی کارتاڵ بەشداری کۆنگرەکە بوو. لە قسەکانیدا پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوین و بانگەوازەکەی ڕێبەرۆجەلان و بڕیارەکانی پەکەکە و ئەرکە بنەڕەتیەکانی ئەنجومەنی لا پرۆسەکەدا هەڵسەنگاند. هەروەها راپۆرتی دەیەمین کۆنگرەی کۆمەڵگەی ئازادیش خوێندرایەوە کە راپۆرتی سەرجەم پێکاتەکانی لەخۆگرت بوو. لە راپۆرتەکەش دامەژە بۆ کراوە کە کۆمەڵگەی ئازاد ئامانجی یەکگرتنی کۆمەڵگەیەکی ئازادە و بەرپرسیارەتی ڕێخستن و دامەزراوەییکردنی بەپێی ئەم ئامانجە لە ئەستۆ گرتووە، بەڵام ئەمە بە تەواوی لە پراکتیکدا جێبەجێ نەکراوە. لە کۆنگرەکەشدا ئاماژە بۆ کرا کە مۆدێلی ڕێخستنی کۆمەڵگەی ئازادی بۆ ئەو کوردانی کە لە تاراوگە دەژین سیستەمێکی گرنگە. هەروەها لە کۆنگرەکەدا لە کۆنگرەی 12مینی پەکەکەش پێشوازی کراو وتیان گەلی کورد خاوەن بەرخۆدانێکی نەرێتی 100 ساڵەیە و پەکەکە کە هەبوونی گەلێکی نەکۆڵی لێدەکرا و لە ناو دەبرا سەر لە نوێ ژیاندەوە، لە نەکۆڵیەوە بەرەو ژیانەوە و لا ژیانەوە بەرەو ئازادی. پاشان راپۆرتی ڕێخستنی پەیوەست بە سەردەمی نوێ پێشنیار کرا و تاوتوێکرا. لە پاش ئەوانش هەڵبژاردن ئەنجام درا و لە هەڵبژاردنەکە کە بۆ کۆمیتەکانی وەک پەیوەندیەکانی دەرەوە ڕاگەیاندن کەلتور، دیسیپلین، چاودێری و پەروەردە دەنگ درا. لە دەیەمین کۆنگرەکەدا سونگۆڵ مەڕاش و هێرش سلەیمان وەک هاوسەرۆکانی نوێ هەڵبژێردران. لە شاری ستۆکۆلمی سوید با بەشداری ژمارەیەکی بەرچاو لە وڵات پارێزان مەراسیمی بیرهێنانەوە بۆ هەردوو شەهیدی پێشەنگ زەینەب کەناجی زیلان و هەڵمەت دیار غەریب ناسراو بە هەڵمەت گابار بەڕێوەچوو تیایدا سەرنجخرایە سەر تێکۆشانی هەردوو شەهید. مەراسمەکەدا و تاریخانوادەی شەهید دیار غەریب لەلایەن بەرزان شامار خوێندرایەوە و دوو سەمفۆزیۆنیش سەپارەت با ژیان و تێکۆشانی هەردوو شەهیدی پێشەنگ زیلان و دیار غەریب پێشکەشکرا. هەروەها لەلایەن کاروان سەعید پەیامی دەستپێشخەری خەباتی ڕێخستنەکانی باشوور لە دەرەوەی وڵات پێشکەشکرا و سێمینارێک لەلایەن نووسەر و ڕۆژنامەوان حەسەن جوودی و ئەمیر بابەکری ئەندامانی ئەنجومەنی ئەوروپای پەژاک بە ناوی دوا گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان پێشکەشکرا. بزوتنەوەی ژنانی گەنج و بزوتنەوەی گەنجانی شۆڕژگێڕی کانتۆنی فرات لە کۆبانی بابۆنەی 29مین ساڵیادی شەهیدبوونی شەهید زەینەب زیلان زەینەب کەناجی ڕێپێوانێکی بە مەشخەڵیان ئەنجامدا و لەوێدا وێنە شەهید زیلان و ڕێبەرۆجەلان و ئاڵای بزوتنەوەی ژنانی گەنج و بزوتنەوەی گەنجانی شۆڕژگێر هەڵگیرا. لەسەر ناوی جەماوەر هاوسەرۆکی دەستەی گەنجان و وەرزشی کانتۆنی فرات ئاڤاشین مەستۆ ڕایگەیان ئێمە هێز لە تێکۆشان و بەرخۆدانی شەهید زیلان وەردەگرین. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسە دەڕایگەیان شەڕوانێکیان بە ناوی محەممەد حەسەن نەجم بە ناسناوی جێگر حەسەکە لە 28 حوزەیران لە کاتی ئەرکی وەرگرتنی پەروەردەدا باڕووداوێکی نەخوازرا و شەهید بوو و سەبارەت بەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. قەسە دەڕای دەگەێنێت هاوڕێمان محەممەد حەسەن نەجیم بناسراو بە جگەر حەسەکە لە کاتێکدا لە کاتی وەرگرتنی پەروەردەدا بۆ شەهید بووە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا سەرنجخراوەتە سەر کەسێتی دڵسۆزی شەهید جێگر و ڕایگەیاندووە هاوڕێ جێگر سەرەڕای ئارامیەکەی لە شەڵدا چالاک بوو لە جێیەکەوە بۆ جەیەکی ترەوە دەچوو هەمیشە ڕێنمایی هاوڕێیانی دەکرد. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا قەسەدە بەڵێنی درێژە پێدان بە تێکۆشانی ئازادی دووپات کردووەتەوە و نووسێتی باسەری بنەماڵی شەهید جێگر و تەواوی بنەماڵی شەهیدانمان سەلامت بێت. وان ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوەتە ڕوو. محەممەد نەجم بە ناسناوی جگەر حەسەکە لە حەسەکە لەدایک بوو 28 حوزەیرانی 2025 شەهید بووە. جێ ئاماژەیە هەر دوێنێ ئێوارە تەرمی شەروانی قەسەدا شەهید جگەر حەسەکە بە مەراسمێک لە گوندی بەرکەفری سەر بە دەرباسیە بە خاکسپێردرا بوو. فەسان سەید پارێزگاری دەیرە زۆر ڕایگەاندووە کە لە کاتی کارکردن لە پرۆژەی
گەڕەکێکی ڕەوات لا دەیرەزور گۆڕێکی بە کۆمەڵ دۆزراوەتەوە. هەروەها غەزان سەید ئاماژە بەوەش دەکات تا ئێستا 5 تەرم دۆزراونەتەوە و چاوەڕوانیەوە دەکرێت ڕەنگە تەرمیزیاتر لە ناوچەکەدا هەبن بە لەبەر چاڵگرتنی ئەو بەڵگانەی کە دۆزراونەتەوە. پارێزگاری دەیرەزور هێزەکان یاسایشی ناوخۆی ئاراستە کردو بۆ ئەنجامدانی لێکۆڵینەوەی پێویست و بەڕێوەبەرایەتی تەندروستیش سەرپەرشتی ترهێنانەوەی تەرمەکان دەکات. جاماژەی ماوەی 15 ساڵە شەڕ و ئاڵۆزی لە سووریا بەردەوام و دوای ڕوخانی حکوومەتێکی بەشار ئەسەدیش تا ئێستا کەمینەنەتەوە و ئاینەکانی وڵاتات دەکوژرێن، بۆیە چاوەڕوان دەکرێت گۆڕی بە کۆمەڵی زیاتر لە سووریادا بوونی هەبێ. هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەرۆکایەتی کۆماری عێراق سەبارەت بە دەستپێکردنەوەی دانیشتنەکانی دادگای فیدراڵی ڕایگەیاندووە لە دوای کۆتایی هاتنی کێشەکانیان هەفتەی داهاتوو دادگای باڵای فیدراڵی دانیشتنەکانی دەست پێ دەکاتەوە و پێویستە یەکەم دانیشتنیان تایبەت بێت بە موچە. هەروە ئاماژە بەوەش دەکات پێش دەست لە کارکێشانەوەی ئەندامەکانی دادگای باڵای فیدراڵی بڕیار بوو لەبارەی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە کۆ ببنەوە و فەرمان سالاری دەربکەن، بۆیە دەبێت یەکەم دانیشتنیان بۆ ئەو پرسا تەرخان بکەن. هەروەها تووشێتی هەموو بۆچوونەکان بەو ئاراستەیەن کە دادگا فەرمان سالاریەک لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێم دەربکات. بۆ زینەب کەناجی هەواڵ زیلان کە لە 30 حوزەیرانی 1996 لا دێرسیم دژی هەوڵی تێرۆرکردنی سەر ڕێبەرۆجەلان چالاکیەکی گیانبازی لە ناوسوپای تورکدا ئەنجامدا و بە گیانی خۆی ئاگری ئازادی نیشانی پلان گێڕاندا. گەریلاکانی ئازادی کوردستان کلیپێکی شایستە بە بیرهێنانەوەیان ئامادە کردووە. لە کلیپەکەدا لە هەرێمەکانی پاراستنی مدیا گەریلا نامەکەشەی زیلان دەخوێنێتەوە کە بۆ ڕێبەرۆجەلانی نووسیوە و تیایدا هۆکاری چالاکیەکەی خۆی ڕوون کردوێتەوە. هەروەها لە کلیپەکەدا لەگەڵ خوێنەوەی نامەکەی زیلان گەریلاکان لەگەڵ یەکدا باس لە جەوهەر و ماناداری نامەکە دەکەن. توماس باراک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری سووریا ڕایگەیاندووە ئیدارەی یاسای سووریا بە بێدەنگی لەگەڵ ئیسرائیل لەسەر هەموو پرسەکان گفتوگۆ دەکات. نێرەی تایبەتی ئەمریکا لە سووریا باسی لەوەش کردو سووریا و لوبنان پێویستیان بە ڕێککەوتنی ئاشتی لەگەڵ ئیسرائیل هەیە و ئەمەش دوای ئەوەی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران ڕێگایەکی نوێی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردەوە. ئەوەشی خستووەتە ڕەو کە ئاحمەشەر ئاماژەی بۆ کردووە ڕقی لە ئیسرائیل نییە و ئاشتی دەوێت لەسەر ئەم سنوورە و ئادەشڵێت باوەڕم وایە ئەمە لەگەڵ لوبنانیشدا ڕوودەدات و ڕێککەوتن لەگەڵ ئیسرائیل پێویستە. یوهان فادیفۆڵ وەزیری دەرەوەی ئەڵمانیا سەبارەت بە جەنگی نێوان رووسیا و ئوکراین دەڵێت جەنگی نێوان رووسیا و ئوکراین گەورەترین هەڕەشەیە لەسەر ئاسایشی ئوروپا. دەشڵێت رووسیا بە ئاشکرا هەڕەشە لە ئاشتی و ئازادی و بوونمان دەکات. ئەماژە بەوەش دەکات بەڕاستەوخۆ لەلایەن رووسیاوە هەڕەشە لە ئارامی و ئاسایشی وڵاتەکەمان دەکرێت و جەخت دەکاتەوە جەنگی نێوان رووسیا و ئوکراین بۆتە گەورەترین پرس لە سیاسەتی دەرەوەی ئەڵمانیا، چونکە ئەو جەنگە مەترسی گەورەیە بۆ سەر ئاسایشی ئوروپا. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەرشاد بن.